بەڵێ سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە یەکێک لە وێزگەکانی سوتەمەنیم لە قەزانیاوەندی سۆران و دیارە ماوەی هەفتەیەکە نرخی سوتەمەنی گۆڕانکاری بەرچای بەخۆی بینیوە و هاوکات نرخەکان گۆڕانکاریان بەسەر داهاتوە و جیا لە سوتەمەنی بنزین و هاوکات نەوت و گازوایل و بەشێکی دیکە لە نرخەکان گۆڕانکاریان بەسەر داهاتوە. وەرگرتنی نرخی تەواوی سوتەمەنی لە سنووری داری سەربەخۆ سۆران و هۆکاری بەرزبوونەوەی نرخەکان میوانێکم لایە کاک ڕەشید مستەفا ئەندامی ژووری بازرگانی پارێزگا هەولێر سڵاوت دەبێتەوە کاتت باش کاک ڕەشید نرخی سوتەمەنی بەرز بۆتەوە هۆکاری بەرزبوونەوەی بۆچی دەگەڕێتەوە؟ پێشەکی زۆر سپاس بۆ زاری کرمانجی نرخی سوتەمەنی هەرچەندە هەندە چەند بۆ چوونەگێتای وەکو بێژن گرانبینا سوتەمەنی بەس وەکو ئیدارە سەربەخوا سۆران سوتەمەنی هەر وەکو خویە و هیچ تەنها نەفت نەبیت سەعرا نەفتێکی مەکا بەرز بیەوە و ئەوژی کاتیە ئینشەڵڵا چەند ڕۆژێ داهاتوو دابەزیتن نەخۆک و بەنزین ئەم لێرە وەکو ئیدارە سەربەخوا سۆران سپاسا کۆمپانیا لاناست بکەین و ڕۆژانە چەندین بەنزینە دابین کرد بۆ ئیدارە سەربەخوا سۆران حالیان ئێمنوکە بەنزینە لاناست لیتر 820 دینارە حکومیژی 750 دینار بەردەوام ژیا هەی کە لێرە دابەشەکرێ ناوخۆی یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان دێت جیا لە سوتەمەنیش بڵێن بنزینیش هۆکاری بەرزبوونەوەی نەوت بۆچی دەگەڕێتەوە لەو کاتەدا؟ تەنها سوتەمەنی بەرهەمی ناوخۆیە و شەریکە کار و لاناسە چەند شەریکێکی تژمێتەی وەکو هەرێما کوردستانی مە پێویستی بەرهەمی دەروەنیە و هەمە بەرهەمی ناوخۆیە و سوتەمەنیمە گازویل و ئەوانەژی کە حالیان ئەرزانێ بی نەگیران بیە بێژن دەربارەی سوتەمەنی گرانبینی نوکە بوو نمونە گازویلا کار ئەرزان بی گازا تەسپیە ئەرزان بی لەو چەند ڕۆژانەدا تەنها نەفتا سپی لەسەر چەند بابەتێکە هاتیە گران بی ئەوژی مایەکی کاتیە ئینشەڵڵا بۆ چەند ڕۆژی دیکە ئەوژی دابەزیت گۆڕانکاریێکی زۆر لە وێزگەکان بەدیەکرێت لە ڕووی نرخەوە بۆ یەکتاکردن و هاوتاکردنی نرخی سوتەمەنی لە وێزگەکان وەکو ژووری بازرگانی پیشەسازی هەولێر پلانتان چی دەبێت بۆ تەواوی وێزگەکانی سوتەمەنی لە ئیدارەی سەربەخۆ سۆران؟ ما وەکو ژوورا بازرگانی ڕۆژە یەکشەمبێژی مە کۆبینەوەیەکە گشتی کرد وەکو ژوورا بازرگانی سەر بابەتێ سوتەمەنی و نرخەوە هەندێکە گرانبی تایبەت نەفتا سپیا ماڵە ئینشەڵڵا ما راپۆرتێکە تەکوپێکە درست کرد و ما دای ئەنجومەنی وەزیران کە و مایکێن دا ئینشەڵڵا ئەوژی دێ چارە سەر بیتن بۆ بینەران و شۆفێران لە ڕووی نرخی بنزینەوە گەر بزانن لێستادا نرخی ئەمڕۆی سوتەمەنی بەگشتی لە تەواوی جۆرەکانیەوە لە چ ئاستێکدا گەر لە نۆرماڵ و لە محەسەنەوە دەست پێ بکەیت؟ محەسەن چەند شێن بێمەتە لیتری 5 دینار هەتا 7 دینارێک گیران بووی وەکو محەسەن ئەمما نۆرماڵ تایبەتی دەراسۆڵان دەبێژم هەر وەکو خویە و 750 حکومی هەی 820 لاناس هەی ئەو حسێک بوو ئیدارە سەربەخوا سۆران دانای شەریکە لاناس حتا ئەو لەحزەی مەسەلا نۆرماڵی ئیدارە سەربەخوا سۆران هیچ مشکلەمە نییە تەنها نرخەکە گیران بی بڕاستی وەکو محەسەن و سوپەر ئەوژی بشێوەیەکی کاتیە ئەم بەڕاستی ئەوە چەند ڕۆژێکە وەکو ژوورا بازرگانی بەردامی لەسەر خەت و مەوزوع چارەسەر بکەین و ئەو گیرانیا سوتەمەنی و ئەو نرخە کو لە سەدێ 10-15 سەر ئەوژی بێتە و ئاستی جاران. ڕەشید مستەفا ئەندامی ژووری بازرگانی لە پارێزگا هەولێر لە یەکێک لە وێزگەکانی سوتەمەنی لە ئیدارە سەربەخۆ سۆران قسەی بۆ زاری کرمانجی کرد هەروەک ئاماژەی پێدا بەشێک لە نرخەکان بەرزبوونەوەیان بەخۆ بینیەوە بەڵام ئەم بەرزبوونەوەی و کاتی و هاوکات جیالەوە کۆی ئەو سوتەمەنیانەیە کە هەن لێرە ئەوەی جێی سەرنجە نرخی نەوتی سپی ماڵانەکە لە 120,000 بۆ 150,000 ئەمەش وەک خۆی ئاماژە پێکرد پرسێکی کاتێەوە ئەوش ڕۆ لە دابەزینەکە بۆ پێی لە ماوەی هەفتەی ڕابردوو نرخی نەوتی سپی ماڵان بە دیاریکراوی بە 120,000 دینار بۆ هەر بەرمیلێک بوو جیا لەوە تەواو نرخەکانی دیکە 50 بۆ 20 بۆ 50 سنتێک ڕووی لە بەرزبوونەوە کردەوە وەڵام ئاماژە پێ دەکاتێ و هاوکات جیالەوە کۆی ئەو وێزگانێکە لە سنووری دارە سەربەخۆ سۆرانیشن لە ڕووی نرخەوە بۆ هاوتاکردنی نرخ هەروەک ئاماژە پێدا کۆبوونەوەیان کردووە لە ئایندەدا تەواوی وێزەکانی سوتەمەنی لە ئیدارە سەربەخۆ سۆران نرخی بنزین هاوتا یەک بکرێت و بە یەک نرخ بدرێت بە شۆفێران.